لەسەر گوناه و تاوان بەردەوام نەبین. بۆیە دایکی ئیمانداران عایشەی خێزانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیحە هاتەوە بە ژمارە 2775 دەفەرمێت کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تووشی ئەو نەخۆشیە بوو کە تیایدا وەفاتی کرد. ئەفەرمێ ئەخەذت بيده دەستی پێغەمبەری خوام گرت صلی الله عليه وسلم لەو نەخۆشەی کە تیایدا وەفاتی کرد. بەڵام ئەفەرمێ نەخۆشیەکەی زۆر قورس بوو، زۆر لەسەری گران بوو، تایەکی زۆر پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم داگرت، سەرئێشەیەکی سەختی توش بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەفەرمێ دەستیم گرت هەندێک دوعام بەسەریا خوێنە. ئەفەرمێ فنزع يده من يدي پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستی لە دەستم کردەوە. ئەمجا فەرمی اللهم اغفر لي. اللهم اغفر لي خوایە گیان لێم خۆش بە. کێوە دەڵێ؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ خوایە گیان لێم خۆش بە، خوایە گیان لە گوناهەکانم خۆش بە، وألحقني بالرفيق الأعلى خوایە گیان بمگەێنی بە مەلایکە بەڕێزەکان و بە پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ. آخر قسە دەفەرمی عایشە بیستم لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوە بوو فەرمی خوایە گیان لە گوناهەکانم خۆش بە، خوایە بمگەێنە بە پێغەمبەران و بە پیاوچاکان و بە شەهیدەکان بە مەلایکە بەڕێزەکانی خۆت، خوایە بمگەێنە بە خزمەتی خۆت. ئەوانە بەڕاستی داوای لە خۆشبوونیان لە خوای پەروەردگار دەکرد.